بەهۆی وشکە ساڵیەوە ئەمساڵ ئاماژەکانی کەم ئاوی دەرکەوتووە. بەشێک لە گەڕەکەکانی سلێمانی ئاو بەتەنکەر دەکڕن و بەشیان ناکات. ئەوانەشی پشت بە ئاوی بیر دەبەستن دەڵێن زیاتر لە 2 مەتر ئاستی ئاوەکانیان دابەزیوە. ئەگەر هەفتەکە بەشی نەکە بێ ئاوەکە بکڕێ عیقابی لە چیەک ئەو بەشوونەکە چیەکی ژیت باشتر بیا ئەمساڵ وڵا ساڵان چاک و ساڵان بەد 50 ماڵی لێ ئاوی لێ بەردا بە خاڵیەوەنا ئەمساڵ خوای مساڵ کەسە ئەزەیتە لێم ڕۆ دواوە تەنەگەرەکەی بە تەمایە بیکا بە دەڕۆ جاری حکمەکە بۆچی ئەی کاکە ناوشاریش ئەیگەرەکە تەنکەریش نییە ئەیە بێ بۆیە بەشی ئەوانیش بە ئەگەر بەشمان نەکات دیترە بێ بیکڕین ئەو ئارە وەڵا ئەیکڕین جاری وایە ئیترە گەرنەیەت لە حەفتەکەیە ئەبێ بیکڕین بای 10,000 بای 15,000 کڕین بەڵێ وەڵاهی بە تاشی دەی چۆن تاسیرێ بێت بەعام ئاوەکە نییە ئیتر لە هەموو گەڕەکانە لە هەموو وڵاتەکە ئاو نییە ئەو کەم بووە لێرە ژەرکەمەکە بە تاشیت ژیان یعنی بریتە لا ئەوێ بە ئاو بشی کە ئاو نەبێ ئەو کاتە تەنکەرەکە نەیەنێ مەجبورین پەنابەوە بەرین بیکڕین. لە کۆی 500 بیر لە سنووری سلێمانی 100 بیر وشکی کردووە. زۆرترین ئەو شوێنانی گرفتی کەم ئاویان دەبێت سنووری سلێمانی و قەزا و نەحیەکان دەبێت. ئاستی ئاوی سەرچنار و بەنداوی دوکان کە دوو سەرچاوی سەرەکین بۆ دابینکردنی ئاوی سلێمانی و دەوروبەری بە ڕێژەیەکی زۆر دابەزیون. بەنسبە داوی دوکانەوە زیاتر تەسیری لەسەر شاری سلێمانی هەیە و تەسیری زۆری نەکردووە سەر قەزا و ناحیەکان. ئەوەی کە تەسیری زۆری خراپی کردووە سەر ئاوی قەزا و ناحیەکان وشکبوونی کانی و کارێز و سەرچاوەکانمانە یاخود کەمبوونەوەیان و دابەزین و وشکبوونی ئاستی بیرەکان کە ئێمە لە کۆی نزیکەی 590 بیر پارساڵ نزیکی 6 بۆ 65 بیرمان وشکی کردبوویان ئاستی بیرەکەی دابەزی بەڵام ئەم ساڵ بەرز بۆ تۆ ڕێژێ بۆ نزیکەی 100 و ڕۆژانە ئێمە هەواڵمان بۆیە لە فەرمانگەکانمانەوە لە قەزا و ناحیەکانەوە لە گوندەکانەوە کە ڕۆژانە ئێمە بیرمان هەیە وشکە بێ ویان ئاستی ئاوەکەی بە شێوەیەک دابەزە کە سوودی لێ نابینرێ. دابەزینی ئاستی ئاوی بەندا و کانیاوەکان و وشکبوونی بیرەکان ئاماژەیەکی مەترسیدارن بۆ قەیرانی کەم ئاوی. هەر لە ئێستاشەوە ئاوی بەشێک لە شەمع و بیرەکان کە بە تەنکەر دەیگوازنەوە بۆ هاوڵاتیان نرخەکەی گران بووە. ئەوەش گرفتێکە کە دەبوو حکومەتی ماوە بەسەرچوو ئامادەکاری پێشوەختەی بۆ بکردایە، ئەویش بە دروستکردنی بەندا و پۆند، بەڵام هەنگاوی پێویست نەندراوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.